گەرموگەشترین سلااوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی دووشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. بەڕێوەچوونی ڕێوڕسمی ڕێزگرتن لە یادی گیانبەخکردوویەکی شۆڕشی ژینا لە شاری بۆکان، گوشاری ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر ڕۆژنامەوانانی خەڵکی باشووری کوردستان، بێتاوان ناساندنی 4 چالاکی سنفی فەرهەنگیانی پارێزگای خوزستان لە ئەو تۆمەتانەی کە خراببوونە پاڵیان، خۆپیچاندانی خانشینکراوانی فولادی ئیسفەهان و کۆبوونەوەی خوێندکارانی زانکۆی عەلامەی تەباتەبایی لە شاری تاران. بەڕێوەچوونی ڕێوڕسمی ڕێزگرتن لە یادی گیانبەخکردوویەکی شۆڕشی ژینا لە شاری بۆکان. ڕۆژی یەکشەممە 16 سەرماوەز بنەماڵەی ئیبراهیم شەریفی لە گیانبەخکردووانی شۆڕشی ژنژیان ئازادی لە شاری بۆکان بە بەڕێوەبردننی مەراسمێک یادی ئەو ئازیزەیان بەرز ڕاگرت. بەپێی ئەو وێنانەی بەدەستمان گەیشتوون، بنەماڵەی ئەو گیانبەخکردووە هاوکات لەگەڵ کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی و ئازادی خوازانی شاری بۆکان بە وتنەوەی سرود، دانانی گوڵی سوود لەسەر گوڵکوەکەی و هەڵگرتنی وێنەی گیانبەخکردووانی شۆڕشی ژینا پەیمانیان لەگەڵ ئەو قارەمانە نوێ کردەوە. شایانی باسە ئەو هاوڵاتیە ڕێکەوتی 8 سەرماوەزی 1401 هەتاوی بە تەقەهێزەکانی ڕژیمی جەنایەتکاری کۆماری ئیسلامی بریندار و پاش 13 ڕۆژ بەهۆی سەختی برینەکانی گیانی بەخ کرد و پێوەست بە کاروانی نەمرانی ڕێگای ئازادی بوو. بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی هاوڵاتیکی خەڵکی شاری بۆکان. بەپێی راپۆرتەکان، سەرەڕای تێپەڕبوونی زیاتر لە 3 ڕۆژ لە دەست بەسەرکرانی ئومید بادی هاوڵاتی خەڵکی شاری بۆکان هێشتا چارەنووسی دیار نییە. ناوبراو ڕێکەوتی 13 سەرماوەز بە هێرشی هێزەکانی ئێدارەی ئیتلاعاتی شاری بۆکان بۆ سەر دووکانەکەی لە گەڕەکی عەلیابادی ئەو شارە دەست بەسەر و ڕەوانەی گورتوخانەکانی ئەو شارە کراوە. شایانی باسە سەرەڕای بەدواداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تاکاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە ئەو دەست بەسەرکراوە زانیاریەک لە بەردەستانیە. گوشاری ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر ڕۆژنامەوانانی خەڵکی باشووری کوردستان. بەپێی راپۆرتەکان، ڕۆژنامەوانێکی تەمەن 43 ساڵی کەناڵی تەلەڤیزیۆنی ئاوامەدیا کاتی بڵاوکردنەوەی هەواڵی فستیڤاڵی بەیت و حەیران لە شاری سەردەشت هاوکات لەگەڵ تیمەکەی دەست بەسەر کران. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان، ئەو هاوڵاتیە بە ناوی عومەر ئەحمەد و ناسراو بە ڕەسووکە خەڵکی شاری قەڵاتدزێ سەر بە پارێزگای سلێمانیە لە باشووری کوردستان لەلایەن هێزەکانی ئێدارەی ئیتلاعاتی سوپای سەردەشتەوە بەبێ بەڵگەی قەزایی و بە توندوتیژیەوە دەست بەسەر و ڕەوانەی گورتوخانەکانی ئەو ناوەندە کراون. شایانی باسە تاکاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە شوێنی ڕاگرتن یان ناسناوی دەست بەسەرکراوانی دیکە زانیاریەک لە بەردەستانیە. بەڕێوەچوونی حکمی دوورخستنەوەی ئەیوب جەوانپور بۆ پارێزگای خوزستان. ڕۆژی شەممە 15 سەرماوەزی 1404 هەتاوی حکمی 1 ساڵ دوورخستنەوەی ئەیوب جەوانپور بۆ پارێزگای خوزستان کە لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بەسەر یاسەپێنرابوو بەڕێوەچوو. بەپێی راپۆرتەکان، ئەو هاوڵاتیە کە لە دەست بەسەرکراوانی شۆڕشی ژینایە یەکەم جار ڕێکەوتی 3 ڕەزبەری 1401 هەتاوی لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و پاشان ڕێکەوتی 31 پوشپەڕی 1402 هەتاوی بە تۆمەتی سازکردنی گروپ بە مەبەستی تێکدانی ئەمنیەتی وڵات، بێڕێزی بە ئاڵا و ڕێبەری ڕژیمی کۆماری ئیسلامی و هەروەها تەبلیغ دژ بە ڕژیم سەرجەم حکمی 15 ساڵ زیندانی تەعزیری بەسەردا سەپێنرا. ناوبراو ڕۆژی یەکشەممە 8 ڕەزبەری 1403 هەتاوی پاش تێپەڕبوونی 1 ساڵ و 3 مانگ ژیانی لە بەندیخانەکانی کۆماری ئیسلامی بە دانانی بارمتە بە شێوازێکی کاتی ئازاد کرا. کۆبوونەوەی خانشینکراوانی تەمین نیشتیماعی لە ئێران. ڕۆژی ڕابردوو خانشینکراوانی تەمین نیشتیماعی لە شارەکانی شوش، ئەهواز، تاران و چەند شاری دیکەی ئێران دژ بە وەدی نەهاتنی بەڵێنەکانی بەرپرسان کۆبوونەوە. بەشداربووانی کۆبوونەوەکە بە وتنەوەی دروشم دژ بە دەسەڵاتی گەندەڵی ڕژیمی کۆماری ئیسلامی و هەڵکردنی پلاکارد
خوازیاری هاوسانسازی حەقدەستەکانیان، پێدانی هەقدەست و مەزایە دواخراوەکان، کۆتایی هاتنی گوشاری ناوەندە ئەمنیەکان لەسەر خانشینکراوانی ناڕازی، ئازادی دەست بەجێ خانشینکراوانی دەست بەسەرکرا و هەروەها بایەختانی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە ژیان و مەعیشەتی خانشینکراوان بوون. بێتاوان ناساندنی 4 چالاکی سنفی فەرهەنگیانی پارێزگای خوزستان لە ئەو تۆمەتانەیە کە خراپبووە پاڵیان. ڕۆژی ڕابردوو 4 چالاکی سنفی فەرهەنگیانی پارێزگای خوزستان بە ناوەکانی کەوکەب بۆداغی پگا، عەلی کروشات، پیرۆز تامی و سیامک سادق چەهرازی لە دۆسیەکەیاندا بێتاوان ناسران. بەپێی راپۆرتەکان ئەو 4 چالاکوانە ڕێکەوتی 16 سەرماوەزی 1403 هەتاوی لەلایەن لەقی 13 دادگای انقلابی شاری ئەهوازەوە بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیم و سازکردنی گروپ بە مەبەستی تێکدانی ئەمنیەتی وڵات هەر یەکە و حکمی 6 ساڵ زیندانی تعزیریان بەسەردا سەپێنرا. لە ئەنجامدا ئەو 4 شارومەندە ڕۆژی ڕابردوو لە کۆبوونەوەیەکی دادگای پێداچوونەوە لەسەر تۆمەتەکانیان بەهۆی نەبوونی بەڵگەی پێویست و بەشداری لە کۆبوونەوەکاندا بە شێوازێکی ئاشتی خوازانە لە دۆسیەکەیاندا بێتاوان ناسران. خۆپیشاندانی خانشینکراوانی فولادی ئیسفەهان. ڕۆژی ڕابردوو خانشینکراوان دژ بە بایەخنەدانی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە ژیان و مەعیشەتی خانشینکراوان لە بەردەم ئوستانداری ئەو پارێزگایە کۆبوونەوە. بەشداربووانی کۆبوونەوەکە بەڕێکخستنی ڕێپێوانێک و وتنەوەی دروشم دژ بە گەندەڵی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی، خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمێ دەرمانی کارامە، سەربەخۆیی سندوقی خانەنشینی خانشینکراوانی فولاد، ئازادی دەست بەجێ خانشینکراوانی دەست بەسەرکرا و هەروەها وەدی هاتنی بەڵێنەکانی بەرپرسان بوون. دوا هەواڵمان سەبارەتە بە کۆبوونەوەی خوێندکارانی زانکۆی عەلامەی تەباتەبایی لە شاری تاران. ڕۆژی یەکشەممە 16 سەرماوەز خوێندکارانی زانکۆی عەلامەی تەباتەبایی لە ڕۆژی خوێندکاراندا دژ بە گوشاری هێزە ئەمنیەکانی ڕژیم بۆ سەر خوێندکارانی ناڕازی کۆبوونەوە. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان، خوێندکارانی ناڕازی لە کۆبوونەوەکەدا بە وتنەوەی دروشمی ئازادی خوێندکار ئازادی کۆمەلگایە و هەڵکردنی وێنەی خوێندکارانی بەندکراو، خوازیاری ئازادی دەستبەجێ هەموو زیندانیانی سیاسی و بە تایبەت خوێندکارانی بەندکرا و کۆتایی هاتنی گوشاری ناوەندە ئەمنیەکان لەسەر چالاکانی مەدەنی و سیاسی بوون. بەپێی ئەو وێنانەی بەدەستمان گەیشتوون، حراسەتی زانکۆ بە هێرش بۆ سەر خوێندکاران و بڵاوکردنەوەی نەوحە هەوڵی بڵاوە پێکردنی کۆبوونەوەکەیاندا، بەڵام بەهۆی خۆڕاگری ناڕازیان هێزەکانی ڕژیمی ستەمکاری کۆماری ئیسلامی ناچار بە پاشەکشە بوون. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد بژین.